پرۆسەی ئەنفال یەکێکە لەو پرۆسە کارەسات بارانەی کە لە سەدەی بیستەمدا بەسەر میلەتی کوردە سەپێنرا. پرۆسەی ئەنفال چی بوو؟ بۆچی پرۆسەی ئەنفال دوای پرۆسەی ئەنفال و دوای ئازادکردنی هەرێمی کوردستان ئایا سەرکردایەتی سیاسی کورد توانیوێتی سوود لەم پرۆسەی وەربگرێ بۆ ناساندنی کێشەی ڕەوای گەلی کورد بە دنیا؟ لەم بەرنامەیەدا بە میوانی زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا کەریم توێژەر لە بواری ئەنفال و خاوەنی زیاتر لە 10,000 لاپەڕە لەسەر پرۆسەی ئەنفال نووسیوێتی میوانداری دەکەین بینەرمان بن. مامۆستا بەخێر بیت. سپاس. نازانم لە چۆ دەست پێ بکەم ئەنفال کارەساتێکی هێند گەورەیە. بەڵام بەهار بپرسین ئەنفال چییە و بۆچی؟ بۆچی سەدام ئەمەی ناونا ئەنفال؟ چ ڕێگەکی مێژویی هەیە؟ چ بەعدێکی دینی هەیە؟ چ بەعدێکی ئەیدۆلۆژی هەیە؟ ئەنفال پرۆسێکی نەخشە بوو کێشا و بەرنامەدا ڕێژاو بوو بۆ لە ناوبردنی مرۆڤی کورد، بۆ لە ناوبردنی ڕاچەڵەکی مرۆڤی کورد، بۆ تێشکانی کەسایەتی مرۆڤی کورد، بۆ هەڵتەکانی ژێرخانی ئابووری کشتتوکاڵی و پەلەوەری و ئاژەڵداری و کشتتوکاڵی کورد، وەروە بۆ تێکشکانی خەباتی ڕزگاری خوازی کورد بۆ هەتایە. بەڵام ئێمە پێشەوەی بگەڕینە سەر ئەنفالی سەردەمی سەدام ئەبێ بگەڕینەوە بۆ سەرەتای سەرهەڵدانی ئەو جۆرە کوشتن و بڕین و کۆمەڵکوژیە. ئەبێ بگەڕینەوە بۆ سەردەمی غەزووی پێش ئاینی پیرۆزی ئیسلام کە لە نیوە دوورگەی عەرەبا زۆربەی خەڵەکان غەزویان نەکردواتە هێزێکیان کۆ کردەوە پەلاماری خێڵێکیانەیە و دەستیان بەسەر ئەو خێڵاگرت و ئەوەی لە شەڕەکەیان کوشتیان کوشت و ئەوەشی بەدیریان کرد و دەستیان بەسەر حوشتر و مەڕ و ماڵات و ئەو ژن و کچانە ئەگرت ئەبوو بە مڵکیان. ئەم کللتورە کللتورێکی درێژخایانی نیوە دوورگەی عەرەبیە و لە سەردەمی ئاینی پیرۆزی ئیسلامە ئەو کاتێکەوە شەڕی بەدر ڕۆیە و مسلمانەکان لە شەڕی بەددا بەسەر کافرەکان ئازاڵە بن. هەندێک لە مسلمانەکان پارێزگاری لە پێغەمبەرەکەن و هەندێک مسلمانیش لەو هێزەی کەوا شەڕەکەن لەگەڵ کافرەکانە دوای کافرەکانەکەون. هەندێکیشیان ئەو غەنیمانەی کە کەوتووە لە ناو جرگەی شەڕەکە کۆکەنەوە و دوایەوە کە شەڕەکە تەواو بێ مسلمانەکان هەرێکەی ئەو دەستکەوتە بەی خۆیدانێ لەو کاتە سوورەتی پیرۆزی ئەنفالێتە خوارەوە و بە شێوێتە خوارەوە کەوا بە شێوەیەکی وا دادپەروانە دابەشیکەن لەبەروی ئەو مسلمانانە پێشەوە لە مەکە کافرەکان دەستیان بەسەراگرت بوو زۆربەی مڵک و ماڵەکانیان فۆتا بوون. سەدام هات وشەی ئەنفالی بەکارنێناوە خۆی لە سەرەتا حسێن کامیل عەزیز جەنابی بەکاریەناوە. ئەو قاید فرقەی قوات خاسی عراقی بوو کە لە ئەنفالیەکە دوایەوەیکەوە لە 21/2/1970 سوپای عراق هێرشی کردە سەر دۆڵی جافایەتی و دۆڵی ڕوود و مەرگە و هێزی پێشمەرگە بەچێکی سادەوە تقریباً 26 ڕۆژ لەژێر زەبری سوپای عراقا کە هێزێکی گەورەی هەبوو بەرگریێکی زۆر باشیان کردە ناو لەو جغرافیە دیاری کراوە و هێزێکی پارتیزانی ڕۆبەڕووی شەڕێکی بەرەی فراوان بێتەوە کە دەوڵەتی عێراق و کاتار خۆی نەبوو هەموو وڵاتانی عەرەبی و هەموو وڵاتانی ئەوروپای پێشکەوتووە هەموو وڵاتانی ئەوروپا هاوکاری عێراق نەکرد و عێراق چەکی شیمیایی بەسەر سەرگەڵ و بەرگەڵ و یاخسەمەری هەڵەدن و زۆربەی سەنگەری پێشمەرگەکانە ڕشت و دوایەوە کە هێزی پێشمەرگە لە 18 پاشەکشیان کرد سەدام کامیل جەنابی کە قاید فرقە بوو عفو قایدی قوات فرقی هین قاید فرقی فەریقی هێزەکە بوو
یەکەم بەیانی خوێنەوە کە مژدەی گرتنی سەرگەڵویە بە ناوی ئەنفالەوە ئەنا پێشەوە وشەی ئەنفال نەبووە ئەم وشەیە بۆیە بەکارێنرا بۆی ڕەواییە بەوەی کەوا کورد کافرە وەشایانی کۆمەڵکوژیە وەشایانی جینۆساییدا و هەروەها بۆ ئەوەی سەددام بکرێ بەڕابرێکی گەورەی ئاینی ئیسلامی و هەروەها کللتوری ئەنفال و کللتوری ئیسلام جارێککە بێتە ناوکای حیزبی عسەوە کە حیزبێ بۆ لە کوشتن و بڕین و جینۆسایی زیاتر هیچ کللتورێکی وای نییە کە بەهایەکی مرۆڤایەتی تیابێت. زۆر باشە بەس مامۆستا ئەوەی کە من بزانم لە ئەنفال لە ناو پرۆسەی مێژووی ئیسلامیشە کوشتنی تیانە بۆ گرتن بووە مەسەن کابرایان گرتووە کردویانە بە ئەسیر کردویانە بە کۆیلە بەس ئەمە پێتوانی ئەمە قڕکردنە نەک ئەنفال بنبرکردنی کوردە چونکە هەرچی ڕۆشتۆ خۆ نەگەڕاتەوە کوشتیانە ژنە مناڵە پیاوە هەمیان کوشتووە یعنی جیاوازێکی زۆر هەیە لە بینی جینۆسایت لەگەڵ پرۆسی ئەنفالە وەکو ئارزم کردی لە شریعەتە ئەنفال خەڵکەکە ناکوژن ماڵەکە تەوزیعەکەن خەڵکەکەش بە ئەسیرە ژیریانی ینی جیاوازێکی زۆر هەیە لە بینی ئەو دوشتەیە ڕاستە ئەنفال سەردەمی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ بەڵام بەعس لە کارەکانیدا هەوڵەیە کللتوری ئاین بەکاربێنێ بۆ نمونە شەڕی عێراق و ئێران بە ناوی شەڕی قادسیەوە و ئەنفالی هێنا بۆ چاواشەکردنی میدیایی دەرەوە و دنیای دەرەوە و هەروە بۆ ڕاکێشانی سۆزی وڵاتە عەرەبیەکان بوو کە کورد کافرە لە برەوەی ئەو کاتە جۆگرافی کوردستان بە جۆرێ بوو بەری کوردستانی و حیزبە سیاسیەکانی کوردستان هەموو بارگاکانیان لە سەر سنوورەکان بوو و سەر سنوورەکانیش ئەو کاتە لە مەڵبەندی هین ینی مەدانی شەڕی عێراق و ئێران بوو هیچ بوارێکیان لە بەردەما نەمابەوە لەبەرەوە پەیوەنیان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران بوو و کۆماری ئیسلامی ئێرانیش ئەو کاتە لە مەدانی دنیای سیاسەتە هەم دژی بلۆکی ڕۆژهڵات بوو هەم دژی بلۆکی ڕۆژ ئاوا بوو و سەددام ئەویست بە دنیای عەرەبی و دنیا بسەرمێنێکەوە ئەم بۆ بە شەرقی کە لە مەڵبەندی شەڕی عێراق و ئێران زیاتر بەسڕە و هۆڕۆزەلکاوەکانی لای ئەمارە بوو ئەویست من ئەو دەرگایە پارێزم بۆی شەپۆری ئەگەری لە ئێرانەوە نێتە عێراق و وڵاتە عەرەبیەکان مامۆستا لە ماوەی سەدەی بیستەما چەند ئەنفال مەرجنێ بە ناوی ئەنفالەوە بێ مەسەرەن خۆ فەیلیەکان بە ناوی ئەنفالەوە نەکرا گەلێکیان لێ کوشتن گەلێکیان لێ بەدیلگرتن گەلێکیان لێ کردنە ئەودی ئێران ماڵ و مناڵ هەموو سەرۆتیان لێسانن چەند ئەنفال بەم شێوەیە کراوە لە مێژووی کووردە با بڵێن لە سەدەی بیستەما بەتایبەت پرسیارێکی زۆر جوانە ئەگەر بێت و بگەڕێنەوە لە ئەبێ بگەڕێنەوە سەر دوو جەمسەری گرنگ جەمسەری یەکەم ئەو بوو کە دەوڵەتی عێراق دروست بوو لە 27 دوانزەی 1920 و لە 6 کانونی 1920 کە سوپای عێراق دروست بوو سوپای عێراق لە پێشە سوپایەک بوو دەوری پۆلیسی بینی بۆ پارێزگاری داسەڵات بەڵام دوای ئەوەیە کە دەوڵەتی پاشایەتی عێراق لەگەڵ بەریتانیا پەلاماری کوردستانیانە و چەند جینۆسایدێکیان کرد بۆ نۆن پەلاماری بەرزانیانە دووجار و پەلاماری شتێمانیانە و لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ پەلاماری کوردستانیانە بەم جۆرە زنجیرەی جینۆسایدێ و دوای کۆدێتایی چواردەی گەلاوێژی 1950 بەندیخانەکانی قەسنیایە و ئەبوو غرێب و ئەمنی سلێمانی و هەولێر و کەرکک و ئەی کەرکک وانە پڕکرا لە خەڵکی بێلایەن و خەڵکی سیاسی و مرۆڤی کورد هەر بۆ چوونێکێ بواە لەگەڵ دەسەڵاتی عێراقیانە گونجایە بە درێژایی دەوڵەتی کۆماری عێراق تا گۆڕانکاری نۆی چواری 2003 مرۆڤی کورد لە سەر شەقامەکان لە بەندیخانەکانە و لە ناو گوندەکانە بە فڕۆکەی جەنگی و بە تۆپی دوورهاوێش و لە زیندانەکانە بە گولە بەرانکردن و بە سێدارەدان جینۆساید کراوە لەبەرەوە ئەمە بوو بە کللتورێکی عێراق لە بروی عێراق وڵاتی بووە ئەلتەرناتیفی تیان نەبووە بەردەوام کۆدیتایی تیا بووە زۆر باشە بەس مامۆستا تۆ ئەنفالی فەیلەکەن دوایەوە ئەنفالی گەرمیان و دەڤەری سلێمانی با بڵین دوایەوە ئەنفالی بادینان دوایەوە بارزانیەکان
لە دوایەوەش 2014 ئەنفالی یەزیدیەکان ینی ئەم پرۆسێ بووە بەسەر کووردا چ باگراوندێکەوە کە ئەمانە ئەمی بەڕێز فەرمی من لە بەرجەکەمی ڕەشەبای ژۆرنفالە بڵاوم کردوێتەوە کە پرۆسی یەکەمی کۆمەڵکوژی لە 63 لە حامی سلێمانی بوو و لە هەفتاکان و هەشتاکانە کوردەفیلەکان بوو و لە 83 بەرزانیەکان بوو کە هەمووی جینۆساید کران و ئەم ئەزمونەی دەوڵەتی عێراق لە 1920ەوە هی سەردەمی پاشایەتی و سەردەمی کۆماری و ئەمە کۆمەڵکوژانە دادی عێراقی نەیە بۆ لە ناوبردنی کورد ئەمانە هەمووی بوو ئەزمونێک لەوە ئەزمموی ئەنفال سەری هەڵڵا ئەزمموی ئەنفال چۆن سەری هەڵڵا کە شەڕی عێراق و ئێران بوو بەرەی کوردستانی دوای ئەوەکەوە هیچ بوارێکی جۆرافیان نەمایەوە لە پەیوەنیان لەگەڵ کۆماری ئیسلامیانە بۆ ئەوەی لە جۆرافیەکەی خۆیان بێنەوە دروست بوو سەدام بە بڕیاری 16 هەموو دەسەڵاتێکی ڕێەیە بە عەلی حەسەن مەجید هەموو فەیلقی 1 و فەیلقی 2 و فەیلقی 5 و دەستگای ئەمن و ئیستیخبارات و مخابرات و هەموو بوارەکانی ئەمنی قسە ژێر دەسەڵاتی عەلی حەسەن مەجید و عەلی حەسەن مەجیدش بە بڕیاری 4008 بڕیاری کۆتایی بنبڕکردنی مرۆڤی کوردی لە گوندەکان و ئەو ناوچانەی کە لەژێر دەستی هێزی پێشمەرگەی بەری کوردستانی بۆ تەفسیلی ئەمە تەفسیلی پێبیت تۆ دیکۆمنتی زۆرە دەستکەوتۆ لەمبارەوە حەساسترین دیکۆمنت لەو بارانەوە چینیانی لەبارەی ئەنفال و هەموو دیکۆمنتێک بەهای مێژووی و بەهای جینۆسایدی خۆ هەیە ناتوانانی بە هیچ دیکۆمنتێ بڵێ لەوی باشترە بەڵام بەداخەوە ینی ئێمە دەسڵاتی کوردی ڕێزم و هەیە مەبەستم ئەوە نییە کە من بیسڕمەوە یا خۆت بەڵام حقایقی تاڵە ینی ئێمە لە دوای بەعس هەموو میدیای خۆی هەموو ژێرخانی خۆی هەموو سپاکەی خۆی هەموو دەستگای ئیستیخبارات هەموو دەستگای مخابرات و تەنانەت گەیشتە پەلی هاویش بۆ دەرەوە ژێرخانی ئابووری سعودیە و کوێت و تەنانەت تەکنۆلۆژیای پێشکەوتنەوەی و چەکی کۆکوژی شیمیاوی پسپۆڕی میسری هاتووە و پسپۆڕی ئەوروپی هاتووە دەورەی بینیوە هەمووی بەکارهێنا بۆ قەڵاچۆکردنی کورد و جینۆساید و ئەنفال و ژەهربارانی مرۆڤی کورد بەڵام دەسەڵاتی کوردی زۆر خەم ساردانە کە ئەماڵێ من وەکو نووسەرێک کە کەم کەس بووم خەریکی جینۆساید بووم بەس حقایقێکی تاڵە ئەو حقایقی تاڵانە ئەبێ بوترێت لەبەرەوەی ئێمە گەر دەست ئەگەر دەست نەخێنە سەر برینەکان کەواتە ئێمە ناتوانین هەنگاونین دوای هەمە سەرەوەی شەڕە بە تەوەرەی ئەخیر ئەوەمان ئەوە بێت مامۆستا لە پرۆسەی ئەنفالە با ئەم پرسیارە بەم شێوەیە بکەم ئەوانەی کە ئەنفال کران ئەزانین کە زۆریان کوژران بەس ئەو وترێ بەعزێکیان کراونە تەکەنیزەک ئەوە بەڕێزت ئیشێک کرد لەسەر ئەمە کردبوو ئەمە چۆن بوو دیکۆمنتی هەژدە پاکیزەیەکی ئەنفال 1601 ئەو دیکۆمنتە لە دوای ڕاپەڕینەوە لە کاتی گرتنی کەرکووکە لە مخابراتی کەرکووک ژیرە باسی هەژدە کچەکات ئەو هەژدە کچە لە مخابراتی ئەمە دیکۆمنت هەیە بە دیکۆمنتەوەی کەم کەس من بڵاوم کردەوە و لەسەرەوەش دران بە دادگا و ئازارێکی زۆر ڕۆحیشیانە کە من هیچ بەرژەوەندیەکەم نییە تەنیا خزمەتی مەسەلەی جینۆسایدی گەلەکەم ئەو دیکۆمنتە لە باسی ئەوەش دەکچاکە خەڵکی نەوجول و لای کفری و ئەوەن لە گەرمیانە گیراون ئەم دیکۆمنتە کە درا بە من ساڵێک تەعاملی مەگەڵا کرد چۆن بڵاوی کەمەوە و ئەم کچانەکە لە ئەنفالا گیراون لە براون بۆ دوای لە مخابراتی کەرکووکەوەنراون بۆ مخابراتی گشتی بەغا لێوەنراون بۆ شوێنە ناوخۆڵەکانی میسر باشە بۆ ئەبتەنیا ئەم هەژدە کچەیانی هەزاران کچ خۆ ژیراوە ئەگەر قسەت بێ بە من بابەتەکە تەواکەم دوایی نەسەر هەموو ئەو بوارانەش چکم ئەمە وەڵامی پرسیارەکە چلۆپۆپی زۆری لەیەکەوێتەوە ئەم بابەتە من تەعاملێکی ڕۆحی ئەخلاقیم لەگەڵ ئیشدا ناکرد ناوەڕۆکی دیکۆمنتەکە زۆر قورسە بەنسبەت کۆمەڵگای کوردیەوە بەنسبەت کولتوری کوردیەوە بەڵام من هاتم تەعاملێکی ڕۆحیم کرد
هەموو کچی کورد هەموو ئەو کچانم کرد بە خۆشتی خۆم بە بەشێ لە قەزەی نەتەوەی نیشتیمانی بە هەژدە پاکیزەیەکی ئەنفالی دو ئەنفال لە قەڵەممە و لە ڕۆژنامە بڵاوم کردەوە میدیای دەرەوە ناوەی هەژان و بەداخەوە سەرکردایەتی سیاسی کورد هەڵەیەکی مێژویان کرد چونکە میشە ئیشی مخابراتیە من داوام کردبوو خەڵکێ بچێ بۆ میسر و بتوانێت یەکی لەو کچانە بدۆزێتەوە بۆی قەزەی ئێمە قەزەیەکە لە جۆرافی عێراق ڕووی نایەوە ئەنفال چون وڵاتانی عەرەبی بەشداریان تیا کردووە و ئەمە سووری جۆرافی هەرێمی کوردستان و عێراق بەزێنێ ئەچێتە وڵاتی چکەوە کەواتە ئەم جینۆسایدە ئەگەر یەکی لەو کچانە بدۆزینەوە قەزەی ئێمە وەکو بەڵگەنامەیەکی نێودەوڵەتی تەجاوزی جینۆسایدی ئەرمەنیەکانیش و ئەنفالەکانی ژەکات قەزێکە قەزێکی بێ بە قەزێکی نێودەوڵەتی بەڵام دیبلۆماسیەتی سیاسی سەرکردەکانی سیاسی کورد ئەو هەڵەیەکی گەورەیان کرد تۆ پرسیار لە حوسین بەبارەکەی پرسیار لە سوزانی ژنی بکەی پرسیار لە عەمەر موسا بکەیت و ئەوانیش بۆ ئەوی وڵاتەکان بە تاوانبار نەبێ ئەڵەن لە وڵاتی ئێمەنیەوە لە دادگای باڵای تاوانەکانی عێراقیشی لە برای کچەکانیش ئەم پرسیاری لە عەلی حەسەن مەجید کردبوو لە سەدام کردبوو ئەوانیش هەمان وەڵامی سەرکردایەتی سیاسی کورد هەمان وەڵامی عەمەر موسا و حوسنی مبارەک و سۆزانیانانە کە تەزویرە جێداخە یعنی وڵاتێک سەرکردەکانی سیاسەتەکەی میدیاکەی و ڕۆژنامە نووسە ماستاوچی و لەبلەبانەکانی بێن بە دیکۆمنتێکی مخابراتی عێراق بڵێن تەزویرە ئیتر مەسەلەی ئەنفال و جینۆساید کە من ئەو ئیشەم کرد ئیشێکی زۆر قورس بوو بەڵام ئەخلاقی من ڕۆژنامە نووسم ئەخلاقی پیشەی من گەڕانەوە بە داداچوونە بەسەر بۆ قەزەیەکی گەورە قەزەیەکی نەتەوەییە قەزەیەکی نیشتیمانیە قەزەی میلەتەکەمە کە جینۆساید کراوە ئەگەر دیکۆمنتێکی وا ببینم ئەبێ سێری بکەم ئەبێ بڵاوی نەکەمەوە من داوام کردکەوە ئەمە ئەرچی حکوومەتی هەرێمە ئەرچی حیزبە سیاسیەکانە ئەرچی ڕێکخراوی کۆمەڵگای مەدەنیە ئەرچی هەمومانە کە ئیژە سەر ئەمە سەلێ بکەین چکەمە گەربێت و سێری ئەزمموی هۆڵۆکۆست و ئەزمموی ئەرمەنیەکان و وڵاتانی دریا بکەی ئەوان ئیشە لەسەر ئەو مەسەلانە کردووە بەڵام ئێمە لەم ئیشانە بەداخەوە ینی هەمان قسەی و دوایی لێژنێشیان دروست کرد من درام بە دادگا من هاتووم هەموو تەمەنی خۆم داناوە بۆ خزمەتی مەسەلەی جینۆساید مامۆستا لە عومەر محەممەد کە ویش لەسەر بواری ئەنفالەکە باسی ئەنفالی بادینانەکە ئەڵێ جیاوازیەکی تر هەبوو لە ئەنفالی بادینان کە بریتی بوو لە کۆمەڵکوژی هەر لەو شوێنەیە باسی چەندەیەکەکە کە خەڵکێکی زۆریان کە گرتووە کوشتیانن ئەم جیاوازیە تۆ هەست پێ کردووە لە بینی جیاوازی نییە دوای ئەوەی کەوا ئەنفالی 1 و 2 3 و 4 و 5 و 6 و 7 دەبێت زیندانەکان پڕە بێت بە سەدام ئەڵێن بە عەلی حەسەن مەجید دەڵێن ئەڵێ زیندانەکان پڕە شۆفڵەکانە خاتەگەڕ شوێن نییە بە لەبەرەوە کە شوێن نەبێ جارێ هێشتا پۆلێنکردنەکانە لەبەرەوەی زۆربیان ناردوون بۆ تۆپزاوە بۆ دبزوە بۆ تکریدوە بۆ سەما و بۆ نوکرێ سەلمان پۆلێنیان کردوون بە پێی پۆلێنەکە دوایی یەتە سەرەوەی کەوا ئەم جاریان کە شوێن نییە سوورەزانێ ئەمانەش هەمووی بڕیاری کوشتنە لەو شوێنانایان کوژن هیچ شتێک نەبوو تەنیا ئەوەیەکەوە شوێن نەبوو دەیاندێن تا تەحقیقیان لێ بکەن هەر لەوێ یەکسەر زانویان ئەمانە کوردن و مرۆڤی کوردنن و چارنووسیانەوە بە پێی بڕیارەکەی عەلی حەسەن مەجید بڕیاری 4008 ئەڵێ هەموو ناوچانەی کە هێزی پێشمەرگەی تایەوە ئازاد کراوە قەدەغەیەوە جموزوڵ ئازادەوە ئەو کەسانی گرن دوای لێ کۆڵینەوە یەکسەر لە شوێنی خۆیان گولە بارانی کرد ئەوانی کە براون بۆ تۆپزاوە براون بۆ کۆمەڵی توێژینەوە و پۆلیانکردن دوای کە زیندانەکان پڕەبن لەبەرەوەی قۆناغی کۆتاییە بۆ شێوە هەر باسی شتێکی تریش ئەکات کە ئەو کوشتنەکانیان زۆر جار هەر بە بلۆک سەریان پارکردن ئەبێت هەموو شتێکراوە ڕاستە لە زیندانەکەم بچۆتەوە لە زیندانیا لە دیکۆمنتەکانە هەیە زیندانی سەلام مشتی وایە لە مەسر لە عەفو لە مۆسڵ کە خۆم بە چاوی خۆم بینیم کە زۆر کەس سەریپان کراوەوە تۆ پێتوانێ ئەم ڕژامەی کە ئێستا ئەم سیستەمە سیاسی لەگەڵ ڕژامی سەدامە فەرقێکی وای نییە لە شێوازی سیرکردنی بۆ کورد بەس ئەو دەسەڵاتەی نییە کە ئەو هەیەی ئەجینا
پێم وانە وەڵام بۆ ئەوەی بەڕێزت ئەوەیە کەوا ئەگەر بێت و سێری عقلی شۆڤێنێتی عەرەبی سونە بکەین لەگەڵ عقلی شۆڤێنێتی عەرەبی شیعە عێراقیە هەردووشیان یەک عقلێتە هەرچەنە بواە شیعەکان هەستێکیان هەبوایە بۆ جینۆسایدی کورچکم ئەگەر بێت و سێری ڕاپەڕین بکەی ئەو کاتێک کە ڕاپەڕین لە عێراق ڕوویە ئەوان بە بڕیاری عەلی حەسەن مەجید و نزار خەجەجی لە ناوەڕاستی خوار و عێراقا جینۆساید کران کوردی ژەگەر کۆڕەوەکە نەبووە جینۆسایی دەکرا و بە پێی زیندانەکانیش دایمە زیندانی شیعەش و زیندانی کوردیش لە ئەبوو غرێب و لە زیندانەکانی خوار و ناوەڕاستی عێراقا یەک شارنووسیانە بووە بەڵام کاتە دەسەڵات سیرەکەی ئەوانی شەمان شتیان هەیە هەمانیان هەیە و باشترین بەڵگەش عقلی شیعاگری یاری لە مەسلەی هینا کرد لە دادگای باڵای تاوانەکانی عێراقا بۆ نمونە ئەو کاتە مونیر حەداد یەکێک بوو لە ئەو کەسانەی کە ئیشی لەسەر مەسلەی جینۆسایی دەکرد یەکەم کەیس کە کەیسی کوردەفیلەکانی دیاری کردبوو تەواویشی کردبوو بدرێ بە دادگا بەڵام ڕای جوحی لەبەرەوەی عەرەبێکی عێراقی بوو بەعسی بوو و زوو ئەندامی فرقە بوو و لەگەڵ ئەمریکەکانی شاپۆنی هەبوو تەداخلی کرد وای کردکەوە بۆی مەسلەی جینۆسایدی کورد ئەمە جۆرێکە لە جینۆساید و مەسلەی ئەنفال سەدام لەسەر مەسلەی ئەنفال و جینۆساید و مەسلەی کوردەفیلەکان نەدرێ بە دەرگا دوجێل ڕووداوێکی کتوپڕ بووە نە نەخشە بووە نە بەرنامە بووە نە پلان بووە سەدام بەڕێکەوت تێچوو بۆ قەزایە بۆ ناحەیە لەوێ ئەو تەقەی لێکراوە دوایی ئەو 140 کوشت ئەگەر بەراوردی 148 کەسی دوجێل بکەی لەگەڵ مەسلەی ئەنفال و کوردەفیلەکان و بەرزانیەکان و زنجیرە جینۆسایدەکانی کە زۆر هاوکێشەیەکە تەرازۆکە زۆر لاسەنگە بەڵام ئەوان توانیانەوە گۆڵ بکەن بەڵام دیسان لێرە هەڵەی ئەوەیە کە کوردەوە سەرۆکۆماری هەیە وەزیری هەیە ئەندام پەرلەمانی هەیە ڕۆلی ناو ڕووداوەکانە زۆر لاوازە ئەخر دەسەڵاتی چی ینی مامۆستا با واقعی بین ینی ئێمە خۆمان کوردین گلەی زۆرمان هەیە بەڵام تۆ لە عێراقێکە کە ئێران و عێراق خۆی و هەمووی بەسەر تو زاڵە و دوژمانێکی زۆر لۆجیکانە بۆ ئەو پرسیاری تۆ بەڵام تکایە لای نەبن ئایا دادگای باڵای تاوانەکانی عێراق 423 تاوانبار دەستنیشانەکە کە بدرێن بە دادگا زۆر لەو تاوانبارانە لە ناو کوردستانان لە عێراقان و لە دەرەوان سەرکردایەتی سیاسی کورد بە هەموو بۆ چوونە فکرەکانی سیاسیەکانەوە دیفاع لەو تاوانباران ناکەن ئەیان پارێزن ڕێزی دادگای باڵای تاوانەکانی بڕیاری دادگای تاوانەکانی عێراق ناگرن و هەروەها ئەشان پارێزنەوە لە جومگەکانی حیزبیش و حکوومەتی شا شوێنیان بۆکەنەوە ئەمە هەڵوێستی دەسەڵاتی کوردی بێ کە ئەمە حقایقی تاڵە خۆشیان نەزانن ئەمە ناوزڕان نیە ئەمە ئەوە نییە کە تۆ تاوان بخیتە پاڵی ئەمە حقایقکە هەمومان ڕۆژانە بینین ئیتر بەخاش کە ئەوە بینیە تۆ خەم ساردی ئایا بەراوردی ئەمە بکەی لەگەڵ ئەرمەنیەکانە کە ئەوان دوایەوەی کە لە 1950 جینۆسایدی 3 ملیۆن بە زنجیرە کرا لە ئەرمانیەکان تەڵات پاشا شاکر پاشا جەمال پاشا شاکر پاشا هەموو کوژن مامۆستا بمبورەکاتمان نەما ئەم پرسیارە گرنگە بەلام و آخر پرسیارمان دقەیەکمان ماوە پێت وایە ئەنفال تا ئێستاش هەڕەشەیە بۆ سەر کورد یعنی بەردەوامە ئەشێ لە ڕابردووە لە داهاتووە شتێکی ڕووباتەوە جارێکتر لە لۆزانی 1923 تا ئێستا ئەنفالی کورد بەردەوامەوە دوای ئەوەی کە ئێستا کورد لە دەسەڵاتەوە لە دەسەڵات شایە بەلاوازی وەرە جینۆسایدی کورد تەواو نەبوو ئەنفال بەردەوامە زۆر سپاس مامۆستای بەڕێز ماندوومان کردی ببوورە کاتەکەمان تەواو سپاس بۆی و بەڕێزیش بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ئەڵقەیەمان تا میوانێکی تر و ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ